دوا بەدوای هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر قەڵای دیموکرات لە شاری کۆی هەرێمی کوردستانی عێراق و پاش سەپاندنی سزای مەرگ بەسەر 3 چالاکوانی کورد لە ئێراندا خەڵک لە زۆربەی هەرە زۆری شارەکانی کوردستانی ئێراندا بڕیاری مانگرتنی گشتییاندا. ناسر بابەخانی بەرپرسی ئەکادمیای لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتن بە ڕێگای سکایپ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ناسر، سپاس بۆ ئامادەبوونت و پرسیاری یەکەمیشم لەسەر مانگرتنەکەیە. ڕۆژی چوارشەمە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستانی ئێراندا وەک دەگوترێت کەس لە ماڵ نەهاتۆتە دەر. جا پرسیارەکە لێرە ئەوەیە، ئایا ئەو مانگرتنە بەرەنجامی گەشەکردنی هەوڵ و کۆششی ڕێکخراوە سیڤیلەکانە یان چییە بەڕای تۆ؟ ئەوەی ڕاستی بێ ئەگەر هەوێ زۆر بە وردی وەڵامی و پرسیاری بدەینەوە دەبێ سوکە ئاوڕێک بدەینەوە سەر ڕابردوو. شقام لە ڕۆژهەڵاتی کوردستان شقام چەمکێکی زۆر جیاوازە. بە باوەڕی من تەنانەت بەپێی ئەو دیاردەیە کە ئەمە ڕۆژی چوارشەممەوەی دیتمان ڕەنگە بڵم لە ڕۆژهەڵاتی ناویندا شتێکی کەم بێ نەبێت. تەقەڵ و درومانی ناسیۆنالیزمی کوردی لەسەر شقامەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە ساتەکانی بوو مەلەرزەی کرماشانەوە بگرە هەتا بۆ ڕێزگرتن لە گیانی ژینگە پارێزێک کە گیانی خۆی بەختی ژینگەی کوردستان کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان، یان لە چەمکێک وەک ڕیفراندۆم، یان لە چەمکێک وەک شنگال یان کۆبانی، ئەوانەی ڕۆژهەڵاتی کوردستان چەمکی ناسیۆنالیزم چەمکێکی جیاوازە، ناسیۆنالیزمێکی مەدەنی. بەڵێ پێم وایە ئەو حرەکەتەی کە کرا، ئەو مانگرتنەی کە کرا لەگەڵ ئەوەدا کە بەرهەمی ئەو ئەزمونانی ڕابردوویە بە جۆرێک لێکگرێدانی فەزای نێوخۆ یعنی چالاکانی مەدەنی و هەروەها ئەو کەسانەی کە لە دەرەوە خەریکی فعالیت و چالاکی سیاسی بوون و هەروەها حیزبە کوردیەکان. من پێم وایە ئەوە دەرەنجامی تێگرای ئەو سێکچکەی خەبات بکەمەوە سێکچکەی خەباتی نێودێر دەکەین کە بریتە لە هێزەکانی نێوخۆ، هێزەکانی دەرەوە وەک دیاسپۆرا و ئەحزابی سیاسی کە لە باشوور گەشتن. باشە کاک ناسر، پێت وایە پەیامی ئەم مانگرتنە گەیشتوتە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بە لە بەرچاوگرتنیەوەی کە سەرچاوە ناوخۆیەکان باس لەوەش دەکەن کە ژمارەیە کەسیش دەستگیر کراون بە تاوانی ئەوەی کە دوکاندارەکانیان هان داوە کە دوکانەکانی خۆیان دابخەن ومان بگرن؟ ئەوەی ڕاستی بێ بەر لەوەی کە پەیامەکە بگاتە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی، بە باوەڕی من ئەو پەیامە دەبێت بە هەر شکلێکی بێ. دیارە لە هەندێک مێدیای دەرەوەی وڵاتدا بە جۆرێک لە جۆرەکان کاری لەسەر کراوە، بەڵام ئەمن بە باوەڕی من چون ئەمە ئەزمموی ئەومان لە ڕابردوودا هەبووە لە ساڵانی 84 و 85 هەتاوی لە نێوخۆی وڵاتدا بە بۆنەی شەیدبوونی سەرکردە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دوکان و بازار داخراوە، مانگرتنی گشتی کراوە لە هەموو دەرفەتێکی خەڵکی کوردستان کەڵکیان وەرگرتو بووەی کە دەنجی ناو ناڕزایەتی خۆیان دەرببڕن. بەڵام کۆماری ئیسلامی گوێی بیستنی نەبوو ئەو سەردەمی. بەڵام بەپێی ئەو سەردەمەی ئێستا وەربوو خۆتان لە راپۆرتەکەدا بە وردی ئاماژەتان پێکرد بوو ئەو قەیرانە ناوخۆیانە کە چ لەباری ئابووری و چ لەباری کۆمەڵایەتی و کۆماری ئیسلامی تووشی داڕمانێکی کەموێنە کردووە. بەڕاستی وشارە دەرێکیەکان لە نوام بردادی سانەکە خەریکە زیاتر دەبێت. ئەمانە کە تا ئێستا کراوە هەموو دەرەنجامی شۆکێکە کە بە شێوەیەکی عملی جێستا بەسەر ئێراندا نەسەفاوە، یان با بڵێن شکانی ئۆتۆریتەی کۆماری ئیسلامی لە حەسار خەڵوەتێکی وەک عێراق بسووتاندنی کۆنسولخانەی ئەم وڵاتە لە بەسرا کۆی ئەوانە بوونەتە هۆکاری ئەوەی کە دۆخی ئێران لەگەڵ ساڵانی پێشوو جیاواز بێ و بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامی ئەو پەیامەی بیستۆ و دڵنیاشم کە هەر بەوە ڕاناوەستێ بە گرتنی چالاکوانانی مەدەنی لە ناوخۆدا و ڕەنگە دەبێت چاوەڕوانی دشکردەوەی دیکەش بین لە کۆماری ئیسلامی. بەڵێ کاک ناسر، با بگەڕێنەوە سەر هێرشەکەی کۆماری ئیسلامی بۆ سەر قەڵای دیموکرات. ئەم هێرشە جگە لەوەی کە کۆمەڵی ڕەهەندی سیاسی جیاوازی هەیە، جگە لەمەش پێشێلکاریەکی ڕوونە بۆ سەر با بڵێن سنووری خاکێکی تر. ئایا باشە بۆچی لە نێو کۆمەلگای نێونەتەوەیە کاردانەوەیکی ئەو تۆی نەبوو؟ ئەوەی ڕاستی بێت لە کاردانەوەکاندا ئەوەی ئەمە دیتمان مایک پێنس جێگری سەرۆک کۆماری ئەمریکا کە لە تویتێکدا یا لە پەیوەندێکدا لەگەڵ
با بڵێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کردووە کە ئێران هۆکاری با بڵێن ئەنستیبلیتی یان ناسەقامگیری ناوچەیە و ئەمەی ئیدانە کردووە یان با بڵێن وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا یان لە بەریتانیا ئەم کاریان ئیدانە کردووە. بەڵام ئەوەی کە با بڵێن بۆچی پێشێلکاری سەروەری خاچی ئەم وڵاتە دەکرێت بەداخەوە ئەم هیچ سەروەریەک نە لە عێراقدا دەبینم و نە لە باشووری کوردستاندا دەبینم. ئەم وڵاتە بە باشووری کوردستانیشەوە بۆتە حەسار خەڵوەتی کۆماری ئیسلامی و ئەوە ژێنراڵەکان و پاسدارەکانی کۆماری ئیسلامین کە بڕیار بەدەستن بەداخێکی زۆر گرانەوە. و لەلایەکی ئەوەی کە زۆر جێگەی داخە ئەوەیە کە لە ڕوانگەی نێونەتەوەییشەوە بەردەنجی ئەو کەسانە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی بڵێن حیزبی دموکراتی کوردستان نەبووە. بەڵێ کاک ناسر زۆر بە کورتی ئەم هێرشانە چ پەیامێک بوو بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتێکدا کە فشارەکانی ئەمریکا بۆ سەر ئێران تا دێت و زیاد دەکات؟ ئاماژەت بە پرسیارێکی زۆر ورد کرد. ئەمن پێم وایە دەبا هەر لە سەرەتاوە بەحسەکەمان لەسەر ئەوە دامەزران بە لە ڕاستیدا هەر وەک دوای نییە فەرماندەی سپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئاماژەی پێکرد کە کوتی ئەمە موشەکەکانمان لە هەر شوێنێکی کە تا با بڵێن مەسافەیەکی 2000 کیلومتری بە زۆر بە وردی ئامانجەکەی دەپێچێ. من پێم وایە ئەوە پەیام بوو بۆ با بڵێن ئەمریکا هاوپەیمانانی و دەبێت چاوەڕوانی ئەوەی بین کە ئەمریکا چ دشکردەوەیکی بەرامبەر بەم کردەوە تێرۆریستیە دەبێت. بەڵێ ناسر بابەخانی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش.